بەسەرهاتێک ئەمڕۆ لە خودبەشە باسم کرد حەزم بۆ ئێوەشی باسکەم بە کورتی کۆتایی بۆ تارەکە بهێنم. مسلمانێکی سیقە دەڵێ لە خەومدا پێیان وتم فڵان کەس بڕۆ بۆ عومرە، فڵان کەسیش لەگەڵ خۆتا بەرە بۆ عومرە، تۆبەی ڕاستەقینە بکە بەڵکو خوا لێت خۆش بێ. ئەڵێ شەوی دووەم قەدەری خوا هەم خەوەکەم بینیەوە، من ئەو کەسە نەدەیناسم نەدەزانم ماڵیشان لەکوێیە. دووبارە هاتنە خەوم پێیان وتم فڵان کەس بڕۆ بۆ عومرە و فڵان کەسیش لەگەڵ خۆتا بەرە، خوای گیان فڵان کەس ناناس. شەوی سێیەم بە هەمان شێوە هاتنە خەوم پێیان وتم فڵان کەس برە بۆ عومرە خۆش بڕۆ لەگەڵیدا. ئەڵێ بەو کەسەم وت لە خەوەکەدا بێگومان کە مەلایکی خوای ناردوێتی، وەڵی فڵان کەس نەدەیناسم نەدەزانم ماڵیان لەکوێیە، نە ڕەقم تەلەفۆنیم لایە، وتیان ماڵیان لە فڵان شوێن لە فڵان گەڕەکە، ئەمیش ڕەقم تەلەفۆنەکەیتی لە خەودا. ئەمە واقعی ڕووی داوە، زۆریش نابێت. ئەو پیاوە بەڕێزە دەڵێت لە خەو هەڵسام ڕەقەمەکەم لەبەر بوو، ڕەقەمەکەشم نووسی ڕۆشتم بۆ ماڵەکە. سێ شەوە لەسەر یەک پێم دەڵێن بڕۆ بۆ عومرە و فڵان کەسیش لەگەڵ خۆتا بەرە. دەفەرمی ڕۆشتم شمدام لە دەرگا، ئافرەتێک هاتە دەرەوە، وتی فەرموو کاکە. وتم خوشکی بەڕێز ماڵ فڵان کەسە؟ وتی بەڵێ. وتم وەڵای ئیشم بە فڵان کەسە؟ وتی وەڵای فڵان کەس پیاوەکەم لە ژوورە سەرخۆشە، بەخوا ئاگای لە خۆی نییە بە هیچ جۆرێک، فول سەرخۆشە کەوتووە. ئەی خوای گیان بۆچی ماڵ کێ هاتوومە من؟ وتی وەرە ژوورە تۆزێتر لەوانەیە هۆشی بێتەوە. ئەڵێ چوومە ژوورە و بەلای کابرا دانیشتم و تۆزێک سەرخۆشەکە بەریدا. سێ شەو ناوی کابران پێ دەڵێن و ڕەقەم تەلەفۆنەکەشی نەفسی ڕەقەم تەلەفۆنە. ئەو ماڵەش کە ناونیشانیان داوە پێم گەڕەک و دەرگا هەمووی خۆیەتی، پیاوەکەش مەشروب بخۆرە. ئەڵێ وتم کاکە شتێکی ئەوان بینی و خەوێکی ئەوان بینی و سێ شەوە بەڕاستی بێزاریان کردومە، دەڵێن فڵان کەس بەرە بۆ عومرە. وتی کاکە گیان خۆ دەزانیم سەرخۆشە، من عارەق خۆمەوە، ئەمجا من پارەی عومرەشم نییە. وتی کاکە وەرە لەگەڵما خۆم پارەی عومرەکەت بۆ دەم، بەس لەگەڵ ماوەرە، بەس تۆبە بکە بینی خۆت و خوای پەروەردگار. ئەڵێ تۆبەی کرد و گەڕایەوە، بەڵام تۆبەیەکی ڕاستەقینە، جەوازمان بۆ کرد و ڕۆشتین بۆ عومرە. کابرای مەشروب خۆرمان برد بۆ عومرە. ئەڵێ کاتێک کە ڕۆشتین لەوێ عومرەمان کرد، چەند ڕۆژێک ماینەوە لە مەکە و مەدینە. کاتێک کە عومرەمان تەواو کرد، تەوافمان کرد، وتمان تەوافێ دەکەین و ئێتە دەڕۆینە بۆ شوقەکان و دەڕۆینە بۆ وڵاتی خۆمان. کاتێک کە تەوافەکەمان تەواو کرد، ئاخر تەواف، ئەڵێ ئەو پیاوە کە مەشروب خۆرە و تۆبەی کردووە، وتی ئەگەر مەجانم پێ بدەیت تەنها دوور کات نوێژەکەمەوە جا دەڕۆین. وتم باش. لە حەوشی کەعبە دوای تەواوبوونی عومرە و تەواف ئەفەرمێت چوو بۆ سەجدە، دوور کات نوێژی کرد چوو ناو سەجدەوە. لە ئاخر سەجدەی نوێژەکەدا ماوەیەکی زۆر مایەوە، زۆر سەیر مسلمە ئەم پیاوە بۆ لە سەجدە هەڵاسەیە لە حەوشی کەعبەدا، مەجال ئەوە نیە لە سەجدا بمێنیتەوە. چەندێ باڵم کرد جوابی نەدامەوە. ئەڵێ چوون بۆ لای ئاوام لێ کرد، کابرا کەوت، سەیرەکەم لە سەجدا گیانی دەرچوو لە ناو حەوشی کەعبە، تۆبەیەکی ڕاستەقینەی کرد. وەڵڵاهی کاتێک